ئێمە لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی کۆنتاکت و پەیوەندیی زۆر باشمانەیە لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی پاسپۆرت لە بەغدا و ئیشەکانمان لە بەغدا زۆر بە باشیە ڕوا و هیچ کێشە و گرفتێکمان نییە. ئەوەی پێویستمانەیە هەر داواکاریەک یا هەر شێوازێک لە کارکردن کە بمانەوێت لێرە ئەنجامی دەین بۆ خزمەتی هاوڵاتیان بەغدا بۆمانەکە و هیچ گرفتێکمان نییە لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی بەغدا و ڕێگەزنامەی گشتی بەغدا و کارەکانمان زۆر بە باشیە ڕوا بەڕێوە. و لەم ماوەی پێشوە بەڕاستی چەند خزمەتگوزاریە کاتێکایەوە بۆ هاوڵاتیان پێم باشە باسیکەم ئەویشەوەی یەکێک لەو خزمەتگوزاریانەکە زۆر گرنگە پێشتر هەر هاوڵاتیەک بویستایە پاسپۆرتەکەی نوێ کاتەوە ئەو وایە ساڵێکم تری تیا وایە تا نوێ کردایەوە بەڵام ئێستا ڕێنماییکی نوێ هەیە هەر هاوڵاتیەک ئەگەر پاسپۆرتەکەی چەند ساڵیشی تاما بێ 2-3 ساڵیشی تاما بێ بە هەروە کارێک بێ ئەتوانێت بێ نوێی کاتەوە لەسەر داوای خۆی و ڕسوماتێکی ڕسوماتەکە پێکاتەوە لە 50,000ەکە بەخشە و بە هیچ کێشەیەکی نییە ئەتوانێت بۆ نمونە خەڵکانێکەیە بەیانەوێ ئیقامەکانیان لە دەروی وڵات بەو شێوەیە بێ 3-4 ساڵی تا بێت جوازەکانیان یانەوێ پاسپۆرتەکانیان نوێ بێ لەبەرەوەی خوێندنیان لە دەروی وڵات وایە یا هاوڵاتێک ئارزومەندە ئەوە بێ یا جوازەکە ئێستاکە کۆنگ بووە یا پەڕێکم بۆتەوە هەر هۆکارێک بێت ئێستا 50,000 ڕسومات و لەمەوەی چەند ڕۆژەکە بێ خاوەن جواز.